ئەتو چی دەوێت لێرەی هاوار بۆ دیسان هاتیەوە ئێرە؟ خانم فێربوویتە شتم لێ شاریتەوە؟ چیم لێ شاردیتەوە؟ خۆت باشە زانی ئەو پیاوەی ڕۆژە کێ بوو؟ هیچی لاقی بەسەر تۆ نییە و پیاوە چێ بوو؟ چۆنی لاقی بە مندا؟ هیچی تۆ لاقی خۆشەویستی من نیت؟ نەخێمە هیچی تۆ نیمە. گوێ بگرە ئەبێ پێم بڵێ ئەو پیاوە کێ بوو؟ ئەو پیاوە لە ڕاستیدا ئەو پیاوە مردی یەکەمم بوو. بۆ خانم تۆ چەند شوت کردووە؟ ئەمە دوو جارم شو کردووە. دانەیەکیان مردی یەکەم بوو کە ئەوە پیاوەکە تۆ بینیتە دانێکیشان کە پێم وتی مردووە. گوێ بگرە نامەوێت جارێکی تر بێتە ڕێمان. تۆ هەموو دنیا هەستێ هەرە بێ بۆ من بی. نەخێ شتیوانە. شتیوانیە نییە تۆ خۆشەویستی منی ڕێ نادەم بۆ هیچ کەسێک ببی. وازم لێ بینە. وازت لێ نایەنم هەرە بێ بۆ من بی. ئەڵێ بڕۆ کاکە وازم لێ بینە. وازت لێ نایەنم تۆ خۆشەویستی منی هەرە بێ بۆ من بی. تێگەشتی؟ دێکەواتە وازم لێ ناهێنی بێ بۆ لای براکانم. باش دێم دێم. دەبڕۆ واز. بەس پێ بڵێ جارێکی تر و کابرایە نەبینمەوە لە ڕێگا. ئێتەوە دەبڕۆکە. وای من تووشی چی بووم بەخوا من شوو بە هیچ شتان ناکەم. تێوە جارە ناماوە. ئای چی نووسیوە؟ نەدەت ناسن نەدەم ناسی حتا حیاتت مابی تەلەفۆن نەکەی. ئای ئێستا بلۆکشت دەکەم چێ نەکەی قوربان دەبم. هەلو حیاتم چه قوربان دەبم ئەوەیە من کردمە تو نەیەکەی چاوەکەم ئەمن هەلو قەپاتی کرد کورە بێژان کورە بێژان بێژان وەرە وەرە سەلامی سەلام وەرە 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 وەرەوە چ لۆ من کردێ وەرە 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 ئەوە خوتە بلۆ مندانە دانیشتە ئەوە خوتە بلۆ مندانە ئەمرێ بلۆ کردیا خوتەکەت بەچەنی هینا یەکوورە کاکە دەبەست بۆستە بزانە نەتزانی و بەکاری بێنی کورە لە هەموو دەرمان نەمزانێ بەکار بینم کاکە ئیلازێکی ترم هەیە وەرە عیلاجی چ وەرە تەماشاکە ئەوەتە کام مۆبایلەکەم ئەوەتە وەرە تەلەفۆن وە بکە دارە بلۆکم یانە تەلەفۆن وە بکە بلۆکە بلۆک بەس کاکە ئیلازێکی تر مێسینکە شعرێکی عاشقانە بۆیە نێرین بزانە ئەتاوێتەوە یاننا یەکورە بلۆشی کردیمە بەچ تەلەفۆن وە بکە مۆبایلەکەی مەطعام هەرو بینە هەرو من بینە دەی لەناویشی بلۆک نەکردیا دەزوو بەدەی چت کرد دانیشەوە دانیشە ڕەمزەکەی بکە دێنە سڵاو ئەی نازارترین نازداری کچی دنیا خۆشەویستترین کچی ئەم سەرزەمینە ئەی بۆن خۆشی قشتەڕی لە تەرتەرتری تەرتەر ومێ دەکەم خۆشەویستیەکەمان درەو پێ بدەین ئێمە پێکەوە جوانین وەستا سەباح شاسواری خەونەکە نت ئەوە نردم بووی ئێستا جوان بداتەوە بۆ کێم نردی بێ بە کێم وتی بێ ئەو شعرانە بڵێ مستەحیلە نەزاحەتی نێنا ئەدۆ دیسان ئەو خوتێت پەشەری هینا خوانەکە ئەگەر دنیا بوو کاکە بەشەقم دەبێت کورەدەت کوژم نەک بەرشەقت دەم هەر پارچە پارچەت دەکەم ئەمە چەند سارە خێزانم مردیە کورە گوتم نۆخۆم لە عاشقاتێکی دەکەم لەگە ئەو کتێبەکو نۆخۆم مارەشی پێک دێنم ئەتو سلسلێ ئەفکاری من خەونەکان هەموو لێ بگۆڕێنا تەسلیم منیکە و حەقت نەبێت داوریشت خۆت دەی ئەجۆب دامەکەی جواب داتەوە خوام لە خوایە خوام لە خوایە دیسان بلۆر بکاتەوەی یا پەشەل بینی بزانە چ لێ دەکەم خوانەکە پشت دەبڕۆ دەی دەبڕۆ دەی دەبڕۆ من بشێنە خوایە دڵی دەرێت خوایە السلام عليكم. سلام خاركوي يا اخويا يا اخويا احوالك باشي سلامة ديارك فرموا بخير سلامة اخوان فرموا لخدمة دام سلامة
والله ئەو خانێکمە دەمەی بفرۆش. چاوات زۆر باشە ئەو خانیە تەمەشایشی بکەم تەماشا چەکەی؟ تەمەشای سزی دەکەم ئێ. وای ئەو خانیە دیتوە بە ناوی قادر ڕەشاد ئەسعەدیە تەواوە ئەه تەواوە ئەو تەوەی بدەوە من ئێ ئەو ڕقمی خانێکەیە. ئەوە چێت و فشەی بە من دەکەی ورا ئەستەغفرە لە مامە جانەمەی فشەیمە ئەوە ڕوکنەکە هەوا ئەدیلۆ تازە گۆتنەوە خانی هەوە فەرقی نییە لە تەنیش ڕوکنیە. ڕاستە خواوە مەرێ خواوە مەرێ چ نەرێم چێ ئەوەی لە ناودرتە ئەو خانیە شومە ئەی قڕم بەس ئەدوش زانیت ئادی ناوی لەکرد هەموو عقارەتەکانە ئای داکوێتی تووشی چاتی چ خانێکت تووشی مەکردیە قوربانت دەبم ئەو خانی هەر بە خۆت بکڕەوە خێر دەکاتێ لە کۆرمیکەوە ئەمن ئەو خانیم داوێ شومە و شوم خەچینە ناو دەمری ورە سوومی چ کاکە وەڵڵا کاکە ئەتوش باورت بەو خڕافیاتەیە ورە وەڵڵا کاکە بابی مکە لە ناو مرد وەڵڵا بابم هیچ عیبی نەبوو بردمە ناوخانی بابم بە شتێکی دیکە مرد کاکە دەوازە و خڕافیاتەی بینی خێر دەکاتی ئەو خانم لە کۆرکەوە ئەمن نامێ دەبی بتەوێ نامێ دەبی بتەوێ لۆ بە تۆ بزیە ورە کو ناتەوێ وەڵا دەبی بتەوێ ئێستا من نامێ و تۆ دەستاتەوێ یان ناتەوێ لۆ بە تۆ بزیە ئا بە تۆ بزیە ئەستا لە خۆت هەدا خڕافیات